خۆی دەڵێن وابزانام دەڵێن سۆنەرکردنیش زۆر خراپە لە بۆ منداڵی. نا سۆنەر تیشک نییە، بەڵێ. سۆنەر دەنگە، یعنی لە ڕێگای پرۆبەک لەسەر زژی ئافرەتەکەی ئەوە دەنگەکی دەگواستەوە ئەو لەشی ئافرەتەکەی ئیکۆیەکە دەنێرتەوە، دەنگەکان دەنێرتەوە، مەسەران گۆشتەکە دەنگەکەی نەوعەکە وێنەک دروست دەکە، بەو نوعی وێنەک دروست دەبیتن ئەوە چیە؟ سۆنەرە. تیش فەرقی هەیە لەگەڵ تیشی ئەکس و ئەوانەی کە لە بۆ مەسەران ئەشعە و ئێسخان و سینگ و ئەوانە بەکاردێتن. بەس ئەگەر سۆنەرەکە یعنی ماوەی زۆر هەر مەسەران بڵێن چۆ لای دکتۆرە ئەو دکتۆرە هەر پێنەکە چیتی چی نییە، تقریبان بڵێ 20 دقیقە و سەعاتێک ئەوە خراپە لۆ چکە و ئامێرە گەرماش دەگەینتە منداڵەکەی، گەرما بە گرمای بەردەوام لەو بۆ منداڵەکەی، یعنی بەڵگە هەیە کە لە بۆەوەی بەڵگەی زانستی کە گەرما لە بۆ ماوەیەکی درێژ تەئسیری هەیە لە ڕێگای ئەو ئامێرەوە، بەڵام وەکو سۆنەر ئەوەی نییە. زۆر جێماڵی دەبێتن بە شێوەیەکی گشتی نەخۆش ئەو گلەیە دەکات کە دەڵێن دکتۆرەکان گرنگیمان پێنادەن و بە پێچەوانش و ئێستاش ینی جێمان لە دکتۆرەکانیش دەبیت دەڵێن نەخۆشەکانیش ڕێزی دکتۆرەکەی ناگرن بە شێوەیەکی گشتی. بە گشتی ئەمێن گلەیم لە خەڵکە مەفروزە ئەوەی کە کۆڵانیش پاک دەکاتەوە ڕێزی لێبیش بنێی. بەتەکید. یعنی دەبی هەموو مرۆڤێک دەبێ ڕێزی لێ بگیرێ. پزیشکی وەچ پێم گوتی لە بدایەت پزیشک قوربانی دایە لە زیاتی ئەوەی شەو ڕۆژ ڕابوێری دانیشتێ لە زیاتی تو شەو ڕۆژ خوێندیتی. یعنی لەوانەیە ڕۆژێک لەو ڕۆژان پزیشک زۆر دەوڵەمەند دەبوو لەبەرەوەی ژمارەمان زۆر کەم بوو. ئەمە لە ساڵی 1998 کە هەولێرم بەجێ هێشت پزیشکی ئافرەتان بە ممارس و پسپۆر و هەمووان 11 بووین. 11 پزیشک.